خەڵکە هەمووی سەرگەردان بوون و کەس نەما. 800 خێزان لێرە بوون کەسیان نەمات. کەلیسەکەیان وێران کرد. بەڵێ وێرانیان کرد. لەنێو بەغداد وەکو ئێستا ئارامی نییە. لە ڕێگا وەستاین و گوتم ئەی خوایە مردنمان دەوێت بۆ خۆم و منداڵەکانم مردن باشترە چونکە بە هیلاک چوین. مێژووی بوونی کریسیانەکان لەسەر خاچی ئەم دەوڵەتەی کە ئێستا ناوی عێراقە ئەگەڕێتەوە بۆ سەدەیەکی زاینی. لەگەڵ دروستکردنی دەوڵەتی عێراق کەمینەکان چەندین جار کەوتونەتە بەرستەمی حکوومەتە یەک لە دوایەکەکانی ئەم وڵاتە. کریسیانەکانیش وەک کورد و ئێزدی و ئەرمەن بەشێک بوون لە قوربانیانی ئەو ستەمە. دولة عراقي سيق ناغيت سريكي رايد بوري دولة بدس بكريش ملكي بشتهنجي شوي بو جمهوري كوماري بشتهنجي يا هاتي اف حكمتا يا فيدرالي كو همي بيكفا دوان هر سي دمادات بيتن كمينة مسيحي يزيدي صابئي كاكي اف همي فترة ملكي دا بيشك استراحة ديد بيتن بشتهنجي كمينة الدنيا خري اتهندك كاودانا دا اتبنا قربانيا سياسات بنا قربانيا هوكارت دريكيد بنا قربانيا تصفية حسابات هندك لانين سياسي لو وقت حكمتها صدامي دا هوكاري هرا سركي كو كمينة تقريبا يعني بندزد بوينو قالك ما في وهات يخارن او بو حكمة تاكروي او حكمة تاك حزبي افي وليكيركو قالك ما في بين خارن لە دوای ڕوخانی حکوومەتی عێراق لە ساڵی 2003 و دروستبوونی عێراقی نوێی فیدراڵ هێشتا ستەمکردن لە کەمینەکان بەردەوامە و هەست بە ئازادی و ئارامی ناکەن. وەک خۆیان دەڵێن هیچ کات لە سایەی عێراقدا نەمانتوانیوە بێخەم بژین. لەو کاتەوە منداڵ بوومە شێوە و وێنەی جیاجیان بینیوە تاوەکو ئێستا ئاسوودەییمان نەبینیوە ڕۆژی خۆشمان نەبینیوە وەک هەر یەکێک لە جیهاندا خۆشی دەبینێت هەموو ژیانمان هیچە. عراق هاتو حكمته بشويوي كلن هاتا جهورين وش حكمته كمركزية يعني يا كنترول كري بحكمته كفوزاية حكمته كقانون تدانا بيتن حكمته ك يعني ياسا مروف بيتا كشتن وديف تشومبو نبيتن بنافي عندك جماعات إرهابية بنافي طائفيات بنافي جالك تشتتو صح. جهة داخل عراق برف عسكرتاريتي وچو نه عسكرتاريه كوكي صدامي كو حكمتك هيو مركزي تشكي توزيع كتن بل كوبو ميليشيات هندك لان سياسي حتى ولاهات يبروكا العراقي حتى صادو 23 جورة ميليشيات هاي باش دروستبوونی چەندین گروپی چەکدار لە مەزهەب و تایەفە جیاجیەکان کریسیانەکانی عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ مەترسی لەسەر ژیانیان زیادی کرد. هەڕەشەیان لێ دەکرا، کڵێسەکانیان لە بەغداد و مووسڵ دەتەقێنرایەوە، دەڕفێنران، دەکوژران. لە ساڵی 2003 دا نزیکەی 1,800,000 کریسیان لە شارەکانی عێراقدا دەژیان.
لە ئەنجامی ئەو توندوتیژەی بەرامبەریان دەکرا نزیکەی 1,500,000 کەسیان عێراقیان بەجێهێشت و بەرەو وڵاتە جیاجیەکان کۆچیان کرد بە تایبەت وڵاتانی ئەوروپا. تەنها 300,000 کەسیان لە عێراق مایەوە کە زۆربەیان لە هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دەژین. ژیانی من لە بەغدا کۆتایی هاتووە. لەو ڕۆژەوەی ڕووداوەکە ڕوویدا و باوکم بەم شێوەیە کوژرا بابەتەکە کۆتایی هات. تۆنی بنیامین لە خێزانێکی کریستیانی شاری بەغدادا لە 29 مایسی ساڵی 2007 چەند چەکدارێکی نەناسرا و هێرش دەکەنە سەرماڵی باوکی و 4 کەس لە خێزانەکەی دەڕفێنن. باوکی و 2 پوری و پورزایەکی دوای 2 ڕۆژ هەمویان بە کوژراوی دەدۆزرێنەوە. ئەو یادەوەریانەیە کە بە بیرم دێنەوە بەڕاستی ئازاربەخش و زۆر سەختن. دۆخەکە گەشتە ئاستێک تەنانەت کرێکاران کە دەچوونە ئەلووە قوتابی زانکۆ مامۆستای زانکۆ دەرفێنرن. دەترساین زۆرینە دەکوژراین دەچوونە سەر ماڵی مەسیحی و دەیان کوشتن. ڕووداوەکە کاتێک ڕوویدا کە ژمارەیەک چەکدار هەڵیان کوتایە سەر ماڵەکەمان و لە ماڵەوە بردیانین و نزیکەی کاژێر 3 بۆ 3 خولەکی نیوەڕۆ بوو. ساڵ لە دوای ساڵ دۆخەکە خراپ دەبوو خەڵک دەترسا لەبەر ئەمە موسڵمان بەجێهێشت. ئەگەر من بگەڕێمەوە بەغدا ئەوە یادەوەریە ئازاربەخشەکانم هەمووی دێتەوە یاد. نامەوێت جارێکی دیکە خەم و ناسۆری تاقی بکەمەوە. کچە خوشکەکەم قوتابی قۆناغی دووەمی کۆلیژی ئەندازیاری بوو بەهۆی تەقینەوەی پاسەکانی زانکۆ و تیرۆر و هەڕەشەکردن لە قوتابیانی زانکۆ ماوەی 1 ساڵ وازی لە زانکۆ هێنا. پاش ئەو کارەساتە تۆنی لەگەڵ هاوژینەکەی بڕیار ئەدەن شاری بەغداد بە یەکجاری بەجێ بێڵن و ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. کاتێک گەیشتمە هەرێمی کوردستان هەستم بە هێمنی و ئارامی کرد. دوای 2005 ئاوارەبوونێکی ناسروشتی ڕوویدا لە مووسڵ و پارێزگەکانی دیکە بەسرا بەغدا و هاتینە هەرێمی کوردستان. لە ساڵی 2014دا پەلاماری چەکدارانی داعش بۆ سەر شاری مووسڵ و دەشتی نەینەوە هێندەی تر زامی کریستیانەکانی قوڵ کردەوە. کریستیانەکانی ئەو ناوچانە جارێکی دیکە ئاوارە بوونەوە. ئەم جارەشیان خاچی کوردستان باشترین بژاردەی ئەوان بوو تاوەکو خۆیانی تێدا بپارێزن لە کۆمەڵ کوژیەکانی داعش. زیاتر لە 8,500 خێزانی کلدانی و سریانی و ئاشووری ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. لەو کاتەی داعش هێرشی کردە سەر ناوچەکەمان سەرگەردان بووین هەموو شتێکمان بەجێ هێشت بە مەسیحی و ئێزیدی و ئیسلامەوە ناوچەکەمان چۆڵ کرد. بە ئۆتۆمبیل دەرچوین نەپارە و نەبەنزینمان نەبوو نەوتمان لە ئۆتۆمبیلەکەمان کرد خۆمان و منداڵەکانمان بە سەختی ڕزگارمان بوو بە ڕێگەی خۆڵ هاتین کاژێر 5 بەرەبەیان دەرچوین تا دوانیۆڕۆ گەیشتنە بازگا ئێمە بە ڕێگەی خۆڵ دەرچوین یعنی نەمان دەزانی ئێرە کوێیە ئەو گرد و بەرزایانە کوێن دواتر گەیشتنە عنکاوە. أنا أصلي من قرقوش وزوجي من الموصل
بارەچەڵک خەڵکی قەرەقوشم هاوژینەکەم خەڵکی مووسڵە بۆی هەڕەشەکردن هاوژینەکەم لە 2006 لە مووسڵەوە ئاوارە ببوو لە 6 2014 بۆی داعشەوە لە قەرەقوشەوە ئاوارە بووین کچێکی بچووکمانە بوو بەڕاستی ترساین کە ڕامان کرد. کاژێر 3 شەو بوو هاتن لە دەرگاکەمانیاندا و گوتیان داعش هات ئەو کوڕم کە ناوی سەلوانە ئەو کات تەمەنی 15 ڕۆژ بوو بە خێرای کەلوپەلەکانمان کۆ کردەوە و تەنانەت خواردنی ناو ساردکەرەوەکەشمان بەجێهێشت. لە گەڕێکی نور دەرچوین بە ترس و دڵڕاوکێ و گریانەوە ڕۆیشتین تاوەکو بەیانی کاژێر 6 و 30 گەشتینە چوارڕێیانی بەرتلە منداڵەکانمان دەگریان. لە نێو قوتی هەنگوێنم پێبوو پەنجەم دەخستە نێو قوتیەکە و دواتر بە 5 هەنگوێنم دەدایە منداڵەکەم تەنیا بۆ ئەوەی بێدەنگ بێت. لەسەر زەوی دەنووسین چونکە تەقا هەبوو. ناتوانم باسی بکەم چونکە دۆخەکە زۆر ترسناک بوو. سەرەتا کۆچی ئەو خەڵکانە بەرەو هەرێمی کوردستان چاوەڕوان کراو نەبوو بەڵام خەڵکی کوردستان و حکوومەت بە پەرۆشەوە پێشوازیان لێکردن و بەو پەڕی تواناوە هاوکاریان کردن پاشان لەلایەن ڕێکخراوە مەدەنی و خێرخوازیەکانەوە و بە هاوکاری حکوومەتی هەرێم کۆمەڵێک کەم بە ئاستێکی باش بۆ ئاوارەکان دروست کران. خێزانە کریستیانەکانیش بەسەر کەمپە جیاجیەکانی شارەکانی هەرێمی کوردستاندا دابەش کران. هاتین و ناوی خۆمان تۆمار کرد ئێمە و برام و منداڵی مامم و زۆربەی لێرە بووین بەم شێوەیە بوو. ئێستا سپاس بۆخوا دۆخەکە باشە. وهاي تقريبا 3 سنين احنا عايشين هنا. نزیکەی 3 ساڵە ئێمە لێرە دەژین ژیانمان خۆشە ئاشتی و ئارامیە هیوای ئەمەش بۆ مو عێراق دەخوازین. كبداية الأولى أول ما جينا يعني اضطرينا سەرەتا کاتین ناچار بووین شوێنمان نەبوو پارەمان پێ نەبوو بۆ خەرجی هیچمان پێ نەبوو لەسەر شەقام بووین بەڵام گەلی کورد هاوکاری زۆریان کردین بۆ بەیانیەکەی نەمان دەزانی ئەو خواردنانەمان لەکوێ بۆ دەهێنن تەنانەت لە خواردنگەکانەوە خواردن و لەفەیان بۆ دەهێناین لە ماڵەکانەوە خواردنیان بۆ دەهێناین. بنیاتێ مرۆڤێ کورد بنیاتێکێ هەمی گاوا مرۆڤێکی مسالم بووە مرۆڤێکی شارکەر نەبووە خوێنڕۆیش نەبووە یە تۆڵڤەکەر نەبووە ئەو سەدامێ هەندی ناسەرێمە وەختی ڕۆخیای کەسێت وێ سەڵامەتی هاتنە دەرباسکردن و هاتنە پاراستن مە ڕحان تیقامێ نینە لەوە ئەگەر عەرەبەک هەبیتن یە میسل یە تکریت یە ئەمبار یە فەلوجە وەختێ سەدامیدا کوڕێت وی ملەتی برم ساخیت کردنەت ئاخێرا وەکی تەنگاوی بۆ چێبووی و داعش هاتیە بەغدان نەحەواندی مە دەرگەهێت خۆ بۆ ڤەکرم بۆ چونکۆ مە ڕحان تیقامێ نینە ئەم نە ئایدیۆلۆجیا مرۆڤێ کووردا نینە تۆڵا حوسەینی ئەش یەزیدی ڤەکەین ما ئەڤە نینە تۆڵا کوردیش عەرەبی ڤەکەین تۆڵا بزەرمانی ئەش کریستیان و یەزیدی و ئەڤێ ڤەکەین ما ئەڤەت مێشکێ کوردیدان نینە. لە مێژووی کۆن و نوێی عێراقدا هیچ سەردەمێک بێ زوڵم و ستەم و چەوساندنەوەی کەمینەکان تێنەپەڕیوە تەنها شوێنێک بێ جیاوازی سەرجەم ئاین و نەتەوە جیاجیەکانی ئەم ناوچەی لە خۆگرت بێت کوردستان بووە. عنکاوای شاری هەولێر نمونەی زیندوی پێکەوە ژیانی کورد و کریستیانە لە دێر زەمانەوە. مێژووی عنکاوە بەپێی ئەو تەنقیباتەی لە گردی قەسڕەی عنکاوە کرایتەوە دەتانی بێلێن دەگەڕێتەوە بۆ 6500 ساڵ بەر لە ئەمڕۆ. مشی حەسخا مێژونووسێکی سریانی خەلکی منتیقەی حەدیا بووە کتابێکی هەیە بە ناوی خۆی بە ناوی مشی حەسخا کە باسی لەوەیە کاتن کە لە سەدەی یەکی پاش لەدایکبوونی حەزرەتی عیسا مەسیحیەت هاتیتە منتیقەی حەدیاب واتە منتیقەی هەولێر. ساڵی 1970 کە پاش شکستهێنانی تورکیا و دەوڵەتی عوسمانی
فەرماندەیەکی عسکەری گەورە لەگەڵ علی پاشای دۆغڕەمەچی لەگەڵ مەلا ئەفەندی گەورەی هەولێر مەلا گەورەی هەولێری هاتنە عەنکاوە بە ترومبیلێکی یەکەمین ترومبیل بوو کە هاتە عەنکاوە بالموناسەبە کە گەیشتە عەنکاوە تەماشای کرد سەلیبێک لەسەر کەنیسە و تەماشای کرد گوتی ئەوە چۆن دەبێ ئەوانە تا ئێستا ماون مەلا ئەفەندی پێی گوتی گەورم ئەوانە خەڵکی باشن زەریبەی دەدەن کوڕەکانیان هەموو لە ناو حربن خەڵکی باشن ئێستاش کوڕەکانیان وا خزمەت دەکەن لە جەیشی تورکی گوتیا مادام ئەو هایە بامبینە هیچ مشکلی یعنی ئەو قسەی گەورەیە ئێستاش نەوەکانی نوێ ئەمەی خەڵکی عەنکاوە بە بەردەوامی باز دەکەین دەڵێن ئەو نەوع خەڵکە هەبووە لە هەولێر ئەمسالی مەلا گەورەی هەولێر بۆی ئەو عەلاقەتە ئەو تێکڵاویە کە هەبووە لە ناو عەنکاوە بە سوودی هەردوو لە گەڕایتەوە. بەنسبەت مەسیحەکانی سلێمانیەوە ئەتوانم بڵێم لە دەوروبەری ساڵەکانی 1820ەوە بەرەو ژوور هاتوون بەرەبەرە بۆ سلێمانی جاران پێشەوەی سلێمانیش بینا بکرێ کە لە قەلاچوالان ئیمارەتی بابان لە قەلاچوالان بوو مەجموعەیە خێزانی مەسیحی تیا بوو هەروەها خێزانی جوولەکەشی تیا بووە لەگەڵیان بووە لەگەڵ ئیمارەتی بابانەکان لە قەلاچوالان کە لەوێەوە ئیمارەتیان گواستەوە بۆ سلێمانی ئەوانیشیان لەگەڵیان خۆیانە هاتن بۆ سلێمانی مەسیحەکانی سلێمانی هەر لە دێر زەمانەوە هەتاوەکو ئێستا مافی خۆیانە هەموو بیر و باوەڕ و ئاینی خۆیان و هەموو پێویستیەکی خۆیان جێبەجێ بکەن بەبێ هیچ ڕێگریەک هەر بە یەکەوە ژیاوین وەکو برا بەبێ هیچ جۆرە جیاوازیەک. دوای دروستبوونی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1992دا پارلەمانی کوردستان پڕۆژە یاسایەکی پێشنیاز کرد کە تیایدا هاتبوو کریستیانەکان مافی خۆیانە بە زمانی خۆیان واتە زمانی سریانی بخوێنن. دواتر کرایە بڕیار و لە ناو کایی پەروەردە و فێرکردن پەیڕەو کرا. پاش ئەوە تەتەوەری کرد پەرە پێدرا بووە بە بەرەوبراتی گشتی وەک ئێستا بەردەوامە بەرەوبراتی گشتی خوێندنی سریانی لە وزارەتی پەروەردە بەردەوامە لەسەر کاری خۆی. مەکتەبمان هەیە گشتوانەکان بە سریانی دەخینن و مەکتەبمان هەیە تەنها وەک دەرسێک چۆن زمانەکانی تر دەخیندرێ ئینگلیزی عەرەبی کوردی ئەوان سریانی یەکێک لەو زمانەکانە. لە سنووری پەروەردەی ئێمە ئەمە 14 مەکتەبمان هەیە 12 مەکتەب لەو 14 مەکتەبە بە زمانی سریانی ینی دەرسێکیان هەیە زمانی سریانیە. 2 مەکتەبمان هەیە گشتوانەکانیان بە سریانینە یەکیان بنەڕەتە کە پێدەنێن قوتابخانەی ئەربعیلۆ سریانی ئەوی ترش دواناوەندیە قوتابخانەی ئوری سریانی. أينت يا تنايد مية ميلة أينت يا تنايد مية نعم إليانا نعم H2O could be أين من H2O 8 صار 64 أشوم بغداد مشهور كر بغداد تقريبا 5 صار 2005 أسهات ماذا سرسنجر كردستان. حياة بغداد يعني نوعك من العنصريات يا أبو توشي مسيحي توشي كردي توشي نصراني يعني عادات ما يشوفوا دائما
خاني وكيوي أم هذا دي أباك من بغداد قلت ممنوعة نابي ترى كردستان بخو أباك نمتلكون خصوصية کاتێک کە تایبەتمەندی لە هەرێمی کوردستان بوونی هەیە بە بەراورد لەگەڵ پارێزگەکان و شارەکانی دیکەی عێراق کە هەر بوونی نییە. كس اعترف بالنكد لبغى ولا كأنه فنان وقت 2005 أخذنا ذي كردستاني يعني من خودية فعلا هنرمندن تقدير وقيمات وحميد يعني الدنيا تغيره هەموو ئەو مەسیحیانەی دەردەسەریان بەدەست تیرۆر چەشتووە وەک پەناگەیەکی ئارام سێری هەرێمی کوردستان دەکەن. هەرێمی کوردستان وەک پەناگەیەکی ئارامە بۆ مەسیحیەکان. دوای ئەوەی پێشمەرگە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی لە دەست داعش پاک کردەوە، ئارامیەکی زۆر باڵی بەسەر ئەو ناوچانەدا کێشا. بەشێک لە ئاوارە کریستیانەکان بێخەم گەڕانەوە ماڵەکانی خۆیان. او دفر ام ليفيغا همي كريستيان نشينا همو مسيحيين مسيحي لاكنجينا طبيعي وقت اف دفر هاد يرزقار كرن خلكي في دفري هاتنا اقول بجن زفرنا سر مال حال خو بو هندي چك باوريان پيشمرگه هبي باوريان هبي کو پيشمرگه هر دم دي اقول بجن بخوي ناخو دفاع شوان كد بو هند او سلامتي امناي بجين بلگج بو چندين شهيد مداين الوي دفري کو حتى اف دفر بتا پاراستن. ناوچەکانی ئێمە وەک مەسیحیەکان ئارامە، خاڵێکی دیکەی ئارامتر ئەوەیە کە دەرگاکانی هەرێمی کوردستان بەسەرێمەدا کراون. المواجهات الجارية في هذه المنطقة كانت سبقتها أعمال عنف على خلفية الفراغ الأمني بعد انسحاب البيشمركة منها. ئەو ماوەیە زۆری نەخایان. ململانیەکانی حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر ڕیفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان و داواکردنی ناوچەدا بڕێنراوەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە دەستی پێکردەوە. هێزێکی شیعە مەزهەب کە ناسراوە بە حەشدی شەعبی لەگەڵ سوپای عێراق لە 16 ئۆکتۆبەری 2017 بەلاماری شاری کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانیاندا و دەستیان گرت بەسەر زۆربەی گوند و قەزاکانی ئەو ناوچانەدا. جارێکی تر کریستیانەکانی ئەو ناوچانە ناچار بوون هەڵبێن بەرەو ئەو شوێنانەی لە دەستی پێشمەرگەدا مابوون. 24 مانگ حەشت هەوڵدا دوو هێرشی کرد لەم محوەرە، دوو هێرش کرد تقریبان 103 هەمارێتوان هاتن لەگەل باجەر و وزری پۆشێتوانە حەشد شعبی هات هەوڵدا هێرشی بکرد بەڵام خۆشبەختانە ئەویش هاتنە تێکشکاندن سەردەستی پێشمەرگی قەهرەمان. 4 تا 5 هاوانیان لێداین، هەموو پەشۆکا و سەرگەردان بوون. ئێمە 800 خێزان بووین، کەس لێرە نەما. بۆ ڕۆژی دووەم بەیانیەکەی گەڕاینەوە. دوای نوێزگە گەڕانەوەیە بۆ نیشتیمانەکەم کە شارۆچکەکەمە تەلەسقۆف. بە بۆچوونی خۆم جوانترین شارۆچکەیە. ئەوە ماوەی 5 ڕۆژە ئێمە لە تەلەسقۆف دانیشتوین لە ناوچەی ئەلقۆش. نزیکەی 400 خێزان لێرەن و 400 خێزانەی دیکە لە ئەلقۆش و بێنزوایان. هەموو مرۆڤێک لەو ناوچەیەدا هەست بە ئاسوودەیی دەکات کە تیایدا دەژی و لەدایک بووە. نوکە ئەف جهێت کو حەشد شعبی لێ وەکو تلکێف، قەرەقۆش، بەرتڵە حەشد شعبی لێ یعنی کۆنتڕۆل سەرگریە. یەک مەسیحی خەڵکی تلکێف نەگەڕایەوە، نە مەسیحی نە کورد تەنانەت ئەو عەرەبیش ئەوێ وەختی داعش هاتی هاتینە دۆک نەگەڕاینەوە. عێراق دەریاچەی خوێنە، بەداخەوە خوێن بێبەها و هەرزانە. واتە لە عێراق مرۆڤ لە هەموو شتێک بێنرخترە. لە ئێستادا لە عێراق هەموو شتێک بە بەها و گرانە، تەنیا مرۆڤ بێبەهایە.